هەفتەی ئایاری ساڵی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ڕێکەوتنی سیاسیان واژوو کرد. لەو کاتۆ تا ئێستا بەشێک لە ڕێکەوتنەکە جێبەجێکراوە و گلەیش لە جێبەجێ نەکردنی تەواوی ڕێکەوتنەکە هەیە. سەرکردایەتی هاوبەشی یەکێتی و گۆڕان بڕیاریان داوە لەمە دووە 15 ڕۆژدارێک کۆ ببنەوە تا تەواوی ڕێکەوتنەکە جێبەجێ دەکەن. ئەندامێکی جڤاتی بزوتنەوەی گۆڕان دەڵێت یەکێتی نیشتیمانی سوورە لەسەر جێبەجێکردنی ڕێکەوتنەکەمان. ڕێکەوتنی سیاسی هیچ ئاماژەیەک یا دژایەتیەک بۆ هیچ لایەنێکی سیاسی نییە، تەنها و تەنها لە پێناو خەڵکە و لە پێناو چاکردنی سیستەمی سیاسیە و لە پێناو چاکردنی بار و گوزەران و بژێوی خەڵکە. برایان لە یەکێتی لەم کۆبوونەوەیدا باسییان لەوە کرد کە پابندن بە جێبەجێکردنی وە بە قەناعەتشەوە ئەم ڕێکەوتنیان ئیمزا کردووە. بۆیە هیوایەکی باش بوو ئەم کۆبوونەوەیە بەوەی کەەوە ئەم ڕێکەوتن نامەیە بەرەو جێبەجێبوون دەڕوە. ڕێکەوتنەکەی یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان کە لە 11 بەش و 25 مادە پێکاتوە گۆڕان و یەکێتی تێڕوانینی هاوبەشی خۆیان خستۆتە ڕوو دەربارەی ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە لە ڕووە سیاسی و ئابوووریەکانەوە. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی دەڵێت لەو دۆخە زەرورە ڕێکەوتنی یەکێتی و گۆڕان جێبەجێ بکرێت. لەگەڵ گۆڕان ڕێکەوتنمان ماوە، بەڵام وەکو پێویست هەنگاو بۆ جێبەجێکردنی بەندەکانی ڕێکەوتنەکە نەنراوە کە پێویستە ئەوە کارا بکرێتەوە. بەپێ ڕێکەوتنەکەی یەکێتی و گۆڕان هەردوو لا پابندن بە دروستکردنی هاوپەیمانیەتێک بۆ فراکسیۆنەکانیان لە پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکان بۆ هاوهەڵوێستی سیاسی و یاسایی کە بێدەچێت لە داهاتوودا ئەو خاڵە بچێتە بواری جێبەجێکردنەوە. یەکێتی گۆڕان ئەو ڕێکەوتنەی لە ساڵی ڕابردوو بە حزوریە و پیاوە ئەنجامیاندا ئێستا دەیانەوێت خاڵ بە خاڵی ڕێکەوتنەکە وە خۆی جێبەجێ بکەن، هەموو گولەیانە بڕەوێنەوە کە لە ڕابردوودا لەسەر ئەو ڕێکەوتنە دەوترا. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.